إن الشيطان ينزغ بينهم لكاتي قسەکردنا شەیطان لە هەموو کاتێک مسەیتەرترە بەسەرتا. بەڕێزان ئالی لەدا بابەتێکی عەقیدەیی هەیە. زۆر کەس دەڵێت شەیطان چۆن دەتوانێت بەسەر تۆی ئیمانداڵە زاڵ بێت. زۆر کەس دەکەوێتە گفتوگۆوە مناقەشە لەگەڵ یەکا دەکات ئەڵێ فڵان کەس شەیطان پێی کرد، ئەویش بڵێ شەیطان پێی نەکردەوە بۆ خۆی کردی. بەڕێزان ئەم مەسەلەی ئاوایەک لای دەبێتەوە. هەموو کردەوەیەکی خۆمان ئێمە خۆمان بنیاتی دەنین کە دوو کەس قسە دەکەن، یەکیان قسەیەکی زبر دەکات، ژن و مێردێک بە یەکەوە گفتوگۆ دەکەن، لەنکاو یەکیان قسەیەکی ڕەق دەکات، ئەوەی تر دەبێت زۆر وریابێ. ئەو کاتێ قسە ڕەقەکەت کرد قومبەلەیەکت فڕێداوە، ڕومانەیەکت فڕێداوە، شەیطانەوە فڕێ نەدا، فەقیرە و تاوانی نییە لەوەدا، ئەو تۆ خۆت لوقمەکەت دانا ڕومانەکەت فڕێدا. شەیطان ئیشی ئەوەیە خستە بەردەستی و دەیتەقێنێتەوە، شتێکی ئاگرینت داناوە ئەو شقارتەکەی پێوە دەنێت، چرخەکەی لێدا، یعنی تۆ خۆت بووی سەرەتا، ئەوە شەیطان نەهات قسەکە لە دەمت بێنێتە دەرەوە، بەڵام ئەوەک مەجالەکەی بۆ کرایەوە، تۆ لوقمەکەت خستە بەردەستی ئەویش ئەیتەقێنێتەوە. چەند کەس هەیە ژن و مێرد لەسەر یەک گوشە تەلاق دەدرێت، لەو کاتی تووڕەیەدا تۆ قسەکەت فڕێداوە شەیطان ئاگرەکەی پێوە دەنێت. چەند شەریک هەیە بازرگانێکی باش لە بەینیاندا لەسەر یەک قسە ئەو شەریکەیە هەڵدەوەشێ. چەند کەس هەیە ئێستا بەڕێزان ئیعدام دەکرێت، سەرەتاکەی لە یەک قسەوە بووە، باوکەکەی یەک لێی تووڕە بووە، قسەکەی فڕێداوە باوکە، شەیطان بە کوڕەکە دەڵێ هەها باوکی فڵان کەس چۆنە، تخوا تۆش باوکت هەیە، تخوا ئەوە باوکە، تخوا لێ قبوڵ مەکە، بڕۆ دەرەوە ماڵەکە بەجێبێڵە. باوکەکە قسەکەی فڕێدا، شەیطان شقارتەکەی پێوەنا، ئاگرەکەی پێوەنا، ئەم ئینسانە لە ماڵی باوکی چوە دەرەوە، چەندین ڕەفیقی خراپ دوو لە ڕووی جەناوتان قۆستیانەوە، ئێستا لە ژێر پەتی ئیعدامدایە. ترازە هەمووی قورئان دەفەرمێ ئاگادار بە، ئەگەر ئەم وشەیە بەکار نەهاتایە وشەیەکی جوانتر بوویایە ئەو شتە ڕووی نەدەدا. دوو حیزب لەسەر قسەی ڕۆژنامەنووسێک کە مەقالەیەکی ئاگرین دەنووسێت، دوو حیزب شەڕیان دەبێت چەند هەزار خەڵکی تیا دەکوژرێت. شەڕی ئەم حیزبانەی کوردستانی ئێمە سەرەتا کەس نازان لەسەر چ هەڵدایسێ، دوایش کەس نازان لەسەر چ سڵوح دەکەن، ئەوانەی سەرۆکن دەڵێن ئێمەش لە هەموو خەڵک بێت تاوانترین. جاری وایە یەک مەقالەی ڕۆژنامەنووسە، جاری وا لەوانەی وتاری مەلایەک بێت کە بە ئاگرینی دەیدا، لوقمەکەی فڕێداوە، شەیطانیش یەک شقارتەی پێوە دەنێت، دواتر هەزاران خەڵک دەبێتە قوربانی، دواتریش کە کۆتایی دێ نازانن چۆن کۆتایی بێهات. باش ئەم شەڕە لەسەر چ بوو، ئەی ئەم سڵحە لەسەر چ بوو؟ وەڵا هیچمان تاوانبار نین، ئەو خەڵکی کە خۆی بەکوژدا تاوانبارە. ئاگادار بین لە یەک قسەوە، ئەوەی کە ئیعلامیە ها تەلەڤیزۆنی وا هەیە بە یەک قسە ئاگرێک دەکاتەوە، ڕۆژنامەنووسە بە یەک مقالەیە کە دەینووسێت توند و تیژە وڵاتێک بەڕێزان دەشێوێت. ئەبێ ئاگامان لە وشەکانمان بێ.